عێراق لە ڕیزبەندی جیهانیدا پلەی یەکەمی هەیە لە ژمارەی پشووە نیشتیمانی و ئاینیەکانیدا. ئەوە سەرەڕای پشووە نافەرمیەکان کە بارودۆخی تایبەت دەیسەپێنن کە ملیۆنەها دۆلار زیان بە خەزیێنەی دەوڵەت دەگەێنن. ئەوەش بەهۆی کەمی کاتژمێری کار و قەرەبوو نەکردنەوەی لە دامەزرا و فەرمانگەکاندا. بە زمانی ژمارە لە ساڵدا 48 هەفتە هەیە، لە هەر هەفتەیەکدا 2 ڕۆژی پشوو هەیە کە ساڵانە دەکاتە 104 ڕۆژ. لە ساڵدا 22 پشووی فەرمی هەیە کە پشووەکان بەرز دەکاتەوە بۆ 126 ڕۆژ. ئەوە جگە لە بۆنە ئاینی و پشووە لە ناکاوەکان کە حکوومەت ڕایان دەگەێنێت. ئەوەش دەکەوێتە دەسەڵاتی حکوومەتە خۆجێیەکان لە هەر پارێزگایەکدا. هەروەها ئەو قافیش پشووی لاوەکی ڕادەگەێنێت. ئەوە لە کاتێکدایە بە پێی بۆچوونی پسپۆڕان کارتی گشتی بەرهەمێکی زۆر کەم پێشکەش دەکەن کە ماوەی کاری ڕۆژانەی هەر فەرمانبەرێکی عێراقی ڕۆژانە تەنیا بە 11 خولەک مەزەندە کراوە. کاتێکیش بزانین ئەو کارتە خاوەنی 5 ملیۆن فەرمانبەرە کە پێویست بوو ژمارەیان لە 1 ملیۆن تێنەپەڕێت. ئەوە دەردەکەوێت چ بارێکی قورس دەکەوێتە سەر خەزیێنەی وڵات کە لەم دواییانەدا بڕیاریدا قەرزی ناوخۆیی و دەرەکی بکات بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی. عامر جەواهیری ڕاوێژکاری گەشەپێدانی پیشەسازی و وەبەرهێنان زیانی هەر ڕۆژێکی پشوو بە 140 ملیۆن دۆلار مەزەندە دەکات کە موچەی مانگانەی فەرمانبەرانی دەوڵەت 4 ملیار و 200 ملیۆن دۆلارە. جەواهیری دەڵێت داهاتی ناوخۆی وڵات زیانی گەورەی بەردەکەوێت بەهۆی پاشەکشەی بەرهەمهێنانەوە، چونکە دەوڵەت ئەو گوژمەیە پێشکەش دەکات بەبێ ئەوەی خزمەتێکی دەستکەوێت. هەرچەندە مازن ئەشێقەری پسپۆڕی ئابووری بڕوای وایە زۆری پشووە فەرمیەکان زیان بە کەرتی تایبەت ناگەێنێت چونکە ئەوان پابەندنین بەو پشوانەوە. بەڵام جەواهیری بڕوای وایە لە کارکەوتنی کارتی گشتی زیان بە کەرتی تایبەتیش دەگەێنێت و دەبێتە هۆی لە کارکەوتنی پرۆژەکانی. وەزارەتی ڕۆشنبیری عێراق ڕەشنووسی پرۆژە یاسایەکی نوێی بۆ پشووە فەرمیەکان ئامادە کردووە بۆ کەمکردنەوە و ڕێکخستنەوەی پشووەکان بۆ ئەوەی پشووە فەرمیەکان بکاتە 6 بۆ 9 ڕۆژ. ئەوە جگە لە 2 جەژنی ڕەمەزان و قوربان. بەڵام ڕۆژی دامەزراندنی سوپا و ڕۆژی کۆماری بکرێنە بۆنەی نافەرمی. کاتێ پشووەکانی هەرێمی کوردستان بەراورد دەکەین بەو پشوانە، شتێکی ئەوتۆیان جیاواز نییە و بگرە زۆر بەرفراوانترن. تەنانەت حکوومەتی هەرێم بۆ خۆبواردن لە پێدانی موچەی فەرمانبەران و کورتهێنانی بودجە نەکەر بە پاشەکەوتی موچەوە نەوەستاوە، بەڵکو لە ئەم ساڵدا تەنیا 3 موچەی فەرمانبەرانی دابین کردووە. بۆیە پەتای کۆرۆنای بە هەلزانیوە بۆ کەمکردنەوەی کاری فەرمانگەکان و بەڕێنی لە 121 موچەی فەرمانبەران بەبێ قەرەبووکردنەوە و بەبێ ئەوەی پرس بە پەرلەمانی کوردستانیش بکات. ئەگەر عێراقی 15 پارێزگا 4 ملیۆن فەرمانبەری زیادە بن، ئەوە هەرێمی کوردستان بەهۆی بە حیزبیکردنی ئیدارەکەیەوە بە سەدان هەزار فەرمانبەری بێکار و بندیواری هەیە. لەوانەیە کاتی کارکردنیان کەمتر بێت لە 5 خولێکی ڕۆژانە کە بوونەتە هۆکاری کورتێنانی بودجە و لە ناوبردنی خەزیێنەی گشتی. ئەوە لە کاتێکدایە زۆربەی ئەوانە بێبەرهەمن و بارن بە سەر حکوومەتەوە. ئەگەر بەغدا شەرعەتی قەرزی ناوخۆیی و دەرەکی هەبێت، هەرێمی کوردستان بەهۆی ناشەفافی و تاریکی داهاتەکانیەوە ئاسۆیەکی ڕوونی نییە بۆ چارەسەر و تا ئێستاش بیری لا کەمکردنەوەی پشووە بێمانەکانیشی نەکردووەتەوە کە زۆربەیان مانای حیزبیان لێ دەچۆڕێت نەک نیشتیمانی.